لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەری کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینیان ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ بەرنامەی ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون، هەروەها دوو تۆری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین و پەیامنێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری لەو شار و شارۆچکانە. لە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دوو بابەتمان دەبێت کە گفتوگۆیان لەسەر دەکەین. لە تەوەری یەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر کشتتوکاڵ وەکو سەرچاوەیەکی داهات و ڕۆڵی کۆلێژەکانی کشتتوکاڵ لە زانکۆکانی باشووری کوردستان چیە لەم بوارەدا، ئەو پێشنیار و ئەو بابەتانە کە خسویانتە ڕۆبەوەی حکوومەتی عەرەبی کوردستان بتوانێت کشتتوکاڵ بکاتە سەرچاوەیەکی داهات. ئەو بابەتانە ئەو مادەخاوانەی ئەوەی کە پێویست بێت لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان هەمانە بۆی بتوانین کشتتوکاڵ بکەینە سەرچاوێکی داهات، بە تایبەتی لەم کاتانەی ئێستادا کە ڕوبەڕووی خەیرانێکی گەورەی دارایی بووینەتەوە بەهۆی سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها بەوەی دابەزینی نرخی نەوت. ئەمە چەند ساڵ لەم ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەمە چەند دووەمین جارەکە ڕوبەڕووی قەیرانێکی هاوشێوە دەبینەوە بۆی دابەزینی نرخی نەوت. لە ڕابردووشە قسە زۆر لەسەرەوە کراکای تربی لە سەر چاوەکان بکرێتەوە بۆ ئەوەی کە سەر چاوەکانی ناوخۆ ببنە داهات، بەڵام تاوەکو ئێستا ئەو کارە نەکراوە لەلایەن حکوومەتی عەرەبی کوردستانەوە. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین و لە تەوەری دووەم بەرنامەکەشماندا قسە لەسەر بڕیارەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عەرەبی کوردستان دەکەین کە لەم ماوەی کۆتەدا ئەو بڕیارانی دار ئایا ئەو بڕیاران چەند لە بەرژەوەندی خوێندکارانن، ئەمە دوا بڕیار بووە و ئەمە چ کاریگەریی لەسەر ئاستی زانستی خوێندکاران دەبێت کە لە کۆتاییەکانی مانگی دوی ئەم ساڵەوە تاوەکو ئێستا نزیکەی 3 مانگوانە نەخوێنرا. ئایا ئەو کۆرسەی کە ئایسا خوێندکارانەکە بە دەرچوو هەژمار دەکرێن لە پۆلی 1 تاوەکو 3 لە پۆلەکانی دیکە لە 4 تاوەکو 11 ئەگەر خوێندکارێک لە وەرزی یەکەم نمرەی بەدەستنێ نابێت چاوەڕوانی وەرزی دووهەم بوو بێت، ئەو چانسەی چۆن پێدەدرێتەوە، یاخود چ پلانێک هەیە بۆ ئەوەی کە ئەم پرۆگرامانەی کە ماوە بێگومان کە پرۆگرامێکی زۆر ماوە بۆ ئەوەی کە لە خوێندندا تەواو بکرێت، چ پلانێک هەیە بۆ ئەوەی کە تەواو بکرێت بۆ ساڵی داهاتوو. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان وەک ئاماژەمان پێیە، تەوەری یەکەم گفتوگۆکردن دەبێت لەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکان وەکو سەرچاوێکی داهات لە ماوەی ڕابردوودا لە ساڵی 2014 کاتێکە قەیرانێکی دارایی گەورە ڕوو لە هەرێمی کوردستان کرد لەگەڵ بڕینی بودجە لەلایەن حکوومەتی عێراقی و دواتر دابەزینی نرخی نەوت. ئەم کاریگەریەکانی نەبوونی فرەسەرچاوەیی لە ناو هەرێمی کوردستانە دەرکەوت. هەموو لایەکە و کاتە قسەی لەسەر دەکرد لە 2014ەوە تاوەکو ئێستاکە 2020 پێشوتیش قسە لەسەر ئەم بابەتانە دەکرا کە دەبێت هەرێمی کوردستان فرەسەرچاوەیی هەبێت. چەند بابەتێکی دیکەی گرنگمان هەیە کە دەتوانین پشتیان بەستین بۆی کە بنە سەرچاوەیەکی داهات. بەڵام لەو کاتە وەنەو کاتێ لە ساڵی ڕابردوو کە 2019 تاوەکو ڕادەیەک قەیرانەکان باشتر بوون، قەیرانی دارایی هێندە گرفتما بۆ دروست نەبوو، نەتوانرا بیر لەو بابەتە بکرێتەوە تاوەکو ئەم کاتێکی کە قسەی لەسەر دەکەین سەرچاوی سەرەکی داهات لە ناو هەرێمی کوردستان نزیکەی لە 95 زیاتر لە بودجەمان پشت بە نەو دەبەستین لە کاتێکە ئەمە چەند دەشتێکی بە پیتی وەکو دەشتی شارە زور و دەشتی بتوێن و دەشتی هەولێرمان هەیە کە سەرچاوەیەکی گەورن، کەشوهەوایەکی گونجاومان هەیە، جوتیاری بە ئەزمونمان هەیە، ئەمانە هەمومان هەیە. بەڵام تاوەکو ئێستا ئێمە بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکانمان بۆ بەشی زەری بەرهەمە کشتتوکاڵیەکان پشت بە دەرەوە دەبەستین، لە دەرەوە بەرهەمە کشتتوکاڵیەکانمان هاوردە دەکەین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە ڕۆڵی کۆلێژەکانی کشتتوکاڵ لە پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ و ئەو پێشنیارانی کە بۆ حکوومەتیان کردووە. ئێمە مقاوماتی ئەوەمان هەیە کە لە داهاتوویکی نزیکتا بتوانین کشتتوکاڵ بکەینە سەرچاوەیەکی داهات، بە تایبەتی کە لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنادا قسە لەسەرەوە دەکرا کە هەموو سنوورەکان دابخرێت. ئەگە سنوورەکان دابخرێت ئێمە چۆن بتوانین بینە سەرچاوی بژێوی خۆمان دابین بکەین لە ناوخۆی خۆماندا. بۆ ئەم بابەتانە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام عەباس دەکەین کە مامۆستای زانکۆیە لە کۆلیژی ئەندازیارە کشتتوکاڵیەکان لە زانکۆی سلێمانی. دکتۆر ڕۆژ باش. سپاس دەکەم. دکتۆر قسە زۆر لەسەرەوە کرێ کە بەڵێ ئێمە ناوچەیەکی گرنگی کشتتوکاڵین، دەتوانین کشتتوکاڵ بکەینە سەرچاوەیەکی داهات. ئەم بابەتانە هەمووی تاوەکو ئێستا قسەن دەکرێت و هەمووی پێشنیار و بابەتی خۆی دەخاتە ڕوو. ئێوە وەکو لە بابەتە زانستیەکە قسە لەسەر ئەم بابەتاکان لە کۆلێژەکانی کشتتوکاڵ چ پێشنیارێکتان بۆ حکوومەت کردووە؟ ئێمە مقاوماتی ئەوەمان هەیە کە بتوانین لە داهاتوویەکی نزیکە کشتتوکاڵ بکەینە سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ خۆمان؟ بەڵێ
پێشەکی سڵاو لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و لە بینەرە بەڕێزەکان. بەڵێ وەکو خۆت ئاماژەت پێدا لە پێشەچیەکە کەرتی کشتتوکاڵی لە کوردستانە کەرتێکی دەوڵەمەندە و ئەتوانرێ بەتوانایە ئەتوانرێت زۆر بە کارایی سوودی لێ ببینرێت، بەڵام بەداخەوە تاکو ئێستا بەهۆی ئەو ناجێگیریەی کە لە مێژووی ئەم وڵاتی ئێمەدا ڕووی داوە ئیسفادەی ئەوەی لێ نەکراوە و بەرهەمە کشتتوکاڵەکان بە جێگیری بەرهەم ناهاتووە لە ساڵێکەوە بۆ ساڵێکیکە و هەروەها ئەو پێداویستیانەی کە ئەبێ بکرێت لەلایەن دەستگا فەرمیەکانەم شتەوە لەوانەیە وەکو پێویست لە پلانی کشتتوکاڵی جێبەجێ نەکرابێ. بەحقەت ئێمە لە ماوەی پێشوە وەڵامی چەند پرسیارێکماندایەوە کە سەبارەت بە چۆنێتی کاراکردنی کەرتی کشتتوکاڵ بوو لە زانکۆکانەوە کە نردمانەوە بۆ ئەو شوێنی داوا کرابوو بۆ وەزارەتی کشتتوکاڵ بوو وابزانم. بەحقەت ئەوەی کە لێرا من لام گرنگە دوو تەوەری سەرچیە کە ئەتوانرێ بکرێ. یەکەمیان مەوزۆعی مارکتینە، مۆزۆعی بە بازارکردن. بەحقەت لە کوردستانە بەرهەم هەیە ئێستا، بەڵام بەرهەمەکە بە شێوەیەکی بە پلانێکی زانستی تۆکما بەرهەم نەهێنراوە و پێویستە لێرە دەستگاکانی وەزارەتی کشتتوکاڵ بە کۆنتترۆڵی مارکتینی ئەو بەرهەمانە بکرێ. سیرەکەین چەند نمونەیەک هەیە سەبارەت بە بەرهەمە سەوزەواتەکان با بڵێن ئەوانە کە لە وەرزین کە سیرەکەی جاری وا هەیە ئەمەنە زۆرە بێ بازار استیاحەبی ناکە. اینجا بۆچی؟ چونکە هاوردەیەک هەیە کەوابێ پێویستە مارکتینەکە لەسەر دوو بنەما بکرێ. یەکیشیان ئەوەیە کە ئەبێ باڵانسی ڕاگرێت لە نێوانی هاوردەکردن و بەرهەمی ناوخۆدا. ئەو باڵانسە وا ئەکا کە بەرهەمهێنەر یاخود جوتیارەکان تووشی زیان نەبن و بەردەوامیشیان هەبێ. لە هەموو پرۆسەیەکی بەرهەمهێنانە ئەبێ بەردەوامی هەبێ، کە بەردەوامی هەبوو داهێنانی تیابێ بەرەو پێشەوە ئەڕوا لە جۆرایەتی لە چەندایەتی ئەمە و بەداهاتیشی زۆریشەوە گەڕێتەوە. حکوومەت لەو کاتانی کە هەندێک بەرهەمی ناوخۆی خۆمان پێدەکات هاوردەکردنی و بەرهەمانە قەدەغاکات بە شێوەیەکی کاتیە، بە شێوەیەکی کاتیە. دوای ئەوە لایەنێکیانە. لایەنی دووهەمیان ئەوە نییە هەر قەدەغی بەرهەمی هاوردە بکرێت و یاخو بە بڵێن هاوردە بکرێت و ئیتر دوایی دەست پێ بکرێتەوە. نەخێر، ئەتوانرێت بازارشی بۆ بدۆزرێتەوە لە ڕێگای کەناڵە ڕسمیەکانی حکوومەت خۆیەوە. ئەتوانرێت لە هەناردە بکەین بەڵام کواڵیتی لێرا دەورە بینێ. بە حەقەت یعنی تۆ ئێستا وەکو هاوڵاتی یاخۆ کڕیارێکە چێتە بازارەوە سەیرەکە جۆرێک لە بەرهەمە کشتتوکاڵەکان کە لە دەرەوە هاتووە لەلایەنی جۆرایەتی و لەلایەنی کواڵیتی و باشترە لەوەی خۆمان. ئەمە لێرە ئەتوانی خۆشمان ئەمە بکەین و ئەوی خۆمان کەمتر نییە لەوانەیە هەندێک جار باشتریش بێ. لەوانەیە نرخیش گرفتێکی دیکەیە دکتۆر. بەڵێ نرخێسە و بەرهەمانی کە لە دەرەوە هاوردە دەکرێن هەرزانتر هەرزانترە هەندێک جار هەرزانترە بۆ نمونە لە بەڵام لەو کاتێک کە بۆ نمونە ئێمە بە ئێستا بۆ نمونە کە مەوسمی بۆ نمونە پێگەشتنی تەماتە و خیارە سێرەکەی خیار هاوارەکە لە 4 کیلۆ بە 1000 دینار. بەڵام هەندێک جار سێرەکەی بۆ نمونە ئەو بەرهەمەی کە وردە کە بەرهەمە ناوخۆیەکەی خۆمان کەمە بێتەوە بەرهەمی ئەوان هەرزانترە تاوەکوی خۆمان. بەرهەمی هاوردەکراو هەندێکیشی لە ڕووی کواڵیتیەوە باش نییە، هەندێکی جین مۆدیفیکیشن ینی گۆڕانی جینی تیاکراوە. ئەوانەی خۆمان لە زۆر حاڵەتە ئەوانەی بڵین ژووری پلاستیکی وانە سەمادێکی زۆری بۆ بەکارێنن لە هەندێک جارە ئەوش پێویستی بە کۆنتترۆلەکەیە، بەڵام زۆر جار ئەوەی خۆمان لەلایەنی کواڵیتیەوە باشترە. کەوابێ پێویستە مەوزۆعی مارکتین تەنها ئەوە نییە کە ئێمە هاوردەکردنەکە ڕاگرین، بەڵکو پێویستە بازارش بدۆزینەوە، بازار بدۆزینەوە بۆ ئەوەی کە بەرهەمە ناوخۆیەکان هەڕاجی نەکەن بەرهەمە ناوخۆ هەڕاجی نەکەنەوە بە زەرەر نەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان و بچێ بۆ دەرەوە لەویا بەداهاتیشی باشە گەڕێتەوە بۆ وڵات. وەکو نمونە زۆرە لەوە. دوێنێ من لە شوێنێک بووم بوورە ئەلاگەیەک خیاریدا نبوو نزیکەی 20 کیلۆیتیا بووی بە 2000 دینار. بەڵێ ئەوە بە زیانەگەڕێت بە هەر چۆنێ ئەوە حسابکەی بەرهەمهێنەرەکە زەرەرێتی ئەو زەرەرێتی ئەمەوە ئەکا کە بەردەوامی نەبێ و بە شێوەیەکی واقعیش سەیرەکەین ئەو ژمارەی خان و پلاستیکیەکان لە ساڵانی ڕابردووە زۆر ئێستا زۆرتر بوو.
ئەوە بۆ هۆی چیوەیە وازی لێ هێنن چونکە داهاتەکە هەموو بەرهەمێنەری ئەبێ داهاتی هەبێ بێ قازانج بکە و ئەو کە چەند ساڵێک کردی و هەر بە زیان گەڕایەوە بۆی بێگومان هەنگاوانە چین کە پێویستە حکوومەت بیهێنێ لە بابەتی بە بازارکردن بۆ ئەوی کە نرخ بدرێتە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان ئەوەی کە پێویستە حکومەت بیکان نەک بیهێنێ حکومەت پێویستە پلانێکی زانستیانە دابڕێژێ بۆ کارەکە لە بواری مارکتینە ئەو پلانە پشت بە ئامار و داتای دروست ببەستێ هەموو پلانێک بە چی سەرکەوتۆ بێ بە ئامار و داتای تەواو لەو بوارە ینی بزانین چەندێ ئەتوانێت دابش کرێ بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باسێ کرا ئەو بەرهەمی خیار کە ژمارە بڕێکی هێزگار زۆر ئێستا بەرهەم دەهێنرێ ئەو بەرهەمە ئەتوانرێ وا بکرێت ببێ بە جۆرایەتی تیا بکرێ ینی بۆچی هەر خیار بۆ توانی لە خان و پلاستیکیانە ئەگەر لەوێ بەرهەم بێنرێ شتی کەشی تیاکرێ ینی ئەتوانی ئەمە لێرە دەوڵەت دەبێ حزوری هەبێ بەڕاستی ینی ئەبێ وەزارەت بۆ ڕێگەی پلانی کشت و کاڵیەوە حزوری هەبێ لە ناو کەرتی کشت و کاڵیا ئەو خیارێکە لە زەوی خۆمانە بەرەمێنێ زۆر جیاواتە لە بێتە پلاسیکیەکان گە بە دیویشی کە لە زۆربەی وڵاتان بابەتێکەیە کە بەکارێنن مەسلەی بەڕات و ساتکەرەوەیە ئەگەر ئەو خیارە بۆ نونە هەڵی گیرێ لە ساتکەرەوە مانگی 89 دەتوانێت بیخەیتە بازارەوە بەتاکید یەکێ لەوانەی کە وەزارەتی کشت و کاڵ یاخو شەر نییە ئێمە بەڕاستی یعنی من لێرە حەزەکەم ئاماژە بم بەوە شەر نییە حکومەت هەموو شتێ بکە بەڵام ئەتوانین ئێمە لێرە لە ڕێگەی وەبەرهێنانەوە هاندان بکەین چ بۆ ناوخۆ بێت چ بۆ دەرەوە بۆ ئەوەی کە ئەو پرۆژانە وەکو دروستکردنی کۆگای ساردکەرەوە ئەو کۆگا ساردکەرەوە ناتوانێت بڕێکی زۆر لەو بەرهەمە کشت و کاڵیانە لە خۆ بگرێ لە کاتێکا کە ئینتاجی زۆرە و دابنرێ بۆ کاتێک کە ئینتاجی نامێنەوە وەرزیە هەموو کشت و کاڵ هەمووی وەرزی نامێنێ ئەو کاتە ئەتوانین زیاتر ئیسفادەی لێ بکرێ و بە زیان ناگەڕێتەوە چ بۆ بەرهەمێنەرەکە چ بۆ ئابووری وڵاتیش کە لە دەرەوە ئەیهێنێ و ئەتوانین بە شێوەیە کە پاکێتێنی بۆ بکرێ و پۆلینێکی نەوعی بۆ بکرێ ئەتوانێت بکرێ هەناردەی دەریشەوە بکرێ و داهاتێکی زیاتی بۆ چونکە ئەو خیار و تەماتەی بۆ دەشتی شارەزوری خۆمان بەرهەمە هێنرێت کواڵیتی زۆر باشترە زۆر باشترە تامی زۆر خۆشترە ینی خەت نابێ بۆوانەی کە لە دەرەوە هاوڵەکەین یاخود لە بەردە پلاسیکیەکان بێت تۆ لەوێ ئەتوانی منافسە بکەی لە بازاری ناڵێم لە بازارێکی جیهانیشە یەکسەر ئێمە بچینە بازاری جیهانی و بەس ئەتوانین لەگەڵ دراوسێکانمان منافسە بکەین ئەتوانین لەگەڵ وڵاتانی کە ناتوانێت سەوزە بەرهەم بێنێ ئەتوانین بۆیان بنێرین محاولات هەبووە لە هەندێ بەروبوومە بەڵام ئەکرێت زۆر زیاتر بێ و ئەتوانرێ ڕوبەرەکەی فراوان بە دوو بابەتی سەرکی یاگوتت یەکیان بازارکردن گرفتەکە گرفتی دووەمان چیەکە لە نەمانتوانی بکەین وەبەرهێنان لە بواری کشت و کاڵە بۆ ئەوەی کە کشت و کاڵ پێش بکەوێ بەوە بەرهێنان پێشەکەوێ وەبەرهێنان بەڕاستی وەبەرهێنانی ناوخۆش تاکو ئێستا نەمان بیستوە یاخو زۆر کەم خۆیان ناوە لە بواری کشت و کاڵ چونکە داهاتی کشت و کاڵی تۆزێکاتی قازانجی هێرایانەوێ بەڵێ زیاتر بەرەو هاوردەکردنی کاڵای ئەو کاڵانی کە زوو سەر بەبێ ئەوەی هێنون و لەوانێ سوودیشی نەبێ زۆر جاریانی لە بازارەکانە بەڵام لێرە پێویستە وەبەرهێنەرەکان هاندانیان بۆ بکرێ و بە یاسا ئەمەڕێ بخرێ جا وەبەرهێنان شەر نییە وەبەرهێنانی ناوخۆ و دەریشەوە هەیە من لێرە پێشنیاز دەکەم لە کاتی خۆشی هەر کردومە بۆ دانانی سندوقێکی کشت و کاڵی سندوقێکی کشت و کاڵی واکە زیاتر وەبەرهێنەکان کە بێتە پاڵمەرێک کە نەترسن خۆی هەموو شتێ نەگرێتە خۆی چەند وەبەرهێنێک لەو سنووقا بەژار بن و ئەتوانێت حکوومەتیش خۆی بەژار بێ بە بڕێک هی دەریشەوە چەند هین هەیە منەزەماتی کشت و کاڵی هەیە لە جیهانە ئەتوانن ئەمە لەو سنووقا بەژار بن و بەپی ئەو پلانە کشت و کاڵی کە وزارەت خۆی دایئەنێ و بەو یاسا و ڕێسایی کە لەلایەن پەرلەمان و لەلایەن حکوومەتی خۆمانەوە ڕێگەخرێ چونکە بۆی نەبێتە قازانج بەس بەتەنها بۆ بەرهێنەرەکان یا بۆ بەرهێنەریشی دەرەکی ئەبێ بۆ خۆشمان ئیسفادی لێ بکەین ئەمە لە وڵاتانە تەجروبەی زۆری بۆ کراوە و دیسانەوە هاندان لە ڕێگای کەناڵە ڕسمەکانەوە بۆ بەرهێنەری دەرەکی و بەرهێنەری دەرەکی کۆمپانیای گەورە هەیە یانێ پرۆژەی گەورە دروستکەن ئەتوانن بیکەن وەکو ئەوەی کە لە هەندێک وڵاتە هەیە ئێمە ئێستا بە حقیقت پێویستمان بۆ پرۆژانەیە بۆ ئەوەی کە
گۆڕانیشی نەوعی بکرێ لە بەرهێمێنانی کشت و کاڵە بۆ ئەوەی خەڵکیشی زۆرمان هەیە. دکتۆر خاڵێکی دیکە ینی زۆر جارکە لە جوتیارەکان پرسیارم کردووە بۆچی ینی لەو کاتانینە کە مەوسمێک بۆ نمونە ئێمە بەرهەم وەکو پێم وتی ئێستا مەوسمی تەماتە و خیارە ئەو نەبازە ئارزانە فڕۆشە لە بازار پرسیارم کرد بۆچی ئێمە گرفتمان هەیە لەم بەرهەمانەیە گوتیان دامێکی گەورە هەیە لەلایەن حکوومەتەوە بۆ جوتیارەکان پشتیوانێکی گەورەکان لە پێدانی سەماد و کود و بنەتۆ و نەزام ئامێری کوشت و کاڵی و ئەم بابەتانە بەڵام لای خۆمان چەند ساڵێک ئەم بابەتە نییە مەیکێکی دیگەرێ لە گرفتەکان. بەڵێ بەتەکید ئەوەش گرفتە بەڵام گرفتەکە بەو بە دەرەجەی مامەڵەکردن لەگەڵ بەرهەمەکان نییە. ئەوەی کە زۆر گرفتە بۆ جوتیارەکان بەرهەمەکەیانە کە لە کاتی پێویستە سەرف نابێ و بەو داهاتیان بۆ ناگەڕێتەوە کە لەگەڵی ماندوو بوون و لەگەڵی سەرفیان کردووە. حتا ئێستا خۆ هەر سەوزەنی ئێستا گەنم لەم ماوەیە وەرزی دروێنەی گەنمە سیرەکەی بەخۆی بارانبارینێکی باشەوە لە مساڵانەیە خیرا و بەخۆی ئەو سنفانەی کە ئێستا جوتیار بەکاری ئەهێنێ بە حەق لەوە حەزەکەم ئاماژە بم بەوەش کە کۆلێجی کشت و کاڵی خۆمان چەند سنفێکیان بەرهەمهێناوە ئەو سنفانە دابش کراوە ئەم ساڵ بۆ جوتیار پێیان فرۆشتون بە نرخێکی کەم ئەم نەقلەیەکی گەورە ڕووی داوە لە بەرهەمێنانی گەنما بەڵام سیرەکەی حکوومەتی عێراقی ئاستێکی تەواو بە ئاستێکی تەواو هەمووی وەرناگرێ تا بڕێکە تهدیداتی بۆ کردو بڕێک وەرەگرێ ئەوی کێ بە سیارێکی کەم تەرەفرۆشەوە بێ ئەگەر لێرە محاولەوە بکرێ هەناردە بکرێ یعنی ئەوەش خاڵێکی گرنگە بەڕاستی ئەوش بەتاهاتێکی زۆر ئەگەڕێتەوە بۆ وڵات ئەگەر بتوانێ هەناردە بکرێت بۆ وڵاتان وڵاتەیە گەنمیتیان نابێ وڵاتەیە گەنمی کەمە ئەمە ئەتوانێت ئێمە ئەم بڕە زۆرەمان هەیە و لە پێداویستەکانی خۆمان زیاترە ئەتوانرێ ئەوەی لەگەڵا بکرێ و زۆر جامن لە جوتیارەکانە پرسی واڵێن ئەگەر ئێمە بزانین بازارمان هەیە و هەموویمان لێ کڕێتەوە ئێستا نزیکە 1 ملیۆن تەن بەرهەم گەنم بەرهەمێنرێت لە هەرێمی کوردستان دەڵێن دەتوانین بیگەینە 2 ملیۆن زیاتریش ئەگە بزانی زەمانمان هەیە و بازارەکەی و گرفتی بازارکردنەکەی. دکتۆر ئێستا گەر بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە پسپۆران بانک بکات بڵێ ئێمە قەیرانێکم توش بووە ها گرفتم هەیە چەند کاتت لە بەردەسە بۆ ئەوەی کە بتانی کشت و کاڵ بکەیتە سەرچاوێکی داهات کاتی نزیک خایان ینی پلانی نزیکخایانە پلانی استراتیژی دوورخایان ئەتوانی ئەم بابەتە جێبەجێ بکەین. بەڵێ بێگومان هەموو ئەو شارەزایانە و ئەو کۆلێجانە بڵین زانکۆکان کە کەسی شارەزایتی هەیە ئەتوانن بەژاری بکەن لە دانانی پلانەکانی کشت و کاڵە. پلانەکانە بێ بە دوو جۆر بێ پلانی کورتخایەن و پلانی درێژخایەن. پلانی کورتخایەن ئەوەی کە لە ماوەیەکی کەما لە ماوەی 2 ساڵە جێبەجێ ئەبێ پلانی درێژخایەن لە ماوەی 5 ساڵ نابێت لەوە زیاتر بێ لە ماوەی 5 ساڵ ئەتوانێت سوودی لێ ببنێت کەرتی کشت و کاڵ ئەتوانێت هەلی کاریش بۆ ژمارەیەکی زۆر لەو گەنجانەی کە زانکۆکانیان تەواو کردووە کە کۆلێجەکانی کشت و کاڵیان تەواو کردووە ئەتوانی بیڕەخسێنێت لە ڕێگای دروستکردنی ئەو پرۆژانەوە ئەو لەو پلانە کشت و کاڵیانە کە ئەتوانین لە زانکۆکانەوە ئێمە بەژار بین بە بەشێکی بە توانایشی باش ئەتوانرێ ئەوانە هەمووی جێبەجێ ببێ بە شەرتێ وە بەرهێنان تایە کارە حەزەکەم نمونەیەک باسکەم باسی وڵاتی ئەسیوبیا. وڵاتی ئەسیوبیا لە ساڵی 2000 بە یەکێک لە هەژارترین وڵاتەکانی دنیا ژمێرا ینی 14 وڵاتی زۆر هەژار لەو ساڵە دانراوە یەکێکیان ئەسیوبیا بووە. ئەسیوبیا ئێستا پێی ئەڵێن چینی ئەفریقیا بەچی بە بەرهێنانی دەرەوە و بەرهێنانی دەرەچیان هێناوە بەڵام لەگەڵ یا یاسای و ڕێسایەکی وایان بۆ داناوە کە خۆیان زیاتر ئیسفادە بکەن وەکو لەوەی کە وە بەرهێنەرەکە نەک هەربێت و بیبا و ئێمە سیر بکەین ئەوە نابێ ئەوە ئەبێ بە یاسا و ڕێسایەکی دروست ئیسفادە لە شارەزایانی نێودەوڵەتی بکرێ و ئەو نمونەیە جێبەجێ بکرێت لە وڵاتی خۆشمانە ئەمە ئەکرێ و ئەتوانین لە زانکۆکانەوە بەژاریشی باش بکەین لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ. چ ڕۆڵێکتانە بێت لەو بابەتەیە؟ ڕۆڵی شارەزای ڕۆڵی ڕاوێژکاریە بێگومان ڕاوێژکاری بە پێی ئەو زانیاریانی کە زانیارە زانستیەکانی کە لە بەردەستمانە. دکتۆر پێشتر ینی قسەیەک لەسەر و بابەتە کرا زۆر گەرم بۆ ئەو بابەتەکە دەرچوانی کۆلێژی کشت و کاڵ
زەویان پێ بدرێت جگەوەی کە چاوەڕێی دامەزاندن لای حکوومەت بکەن و ئەمابتانە زەویان پێ بدر خۆیان سەرپەرشتی بکەن چووکە بەداخەیان ئێستا هەندێک گرفت هەیە بە تایبەتی لەم کاتەیە دەڵێن گوێزی هەورامان تووشی نەخۆشیێکی زۆر بووە گەروا بێ چەند ساڵی داهاتوو گرفتێکی گەورە بۆ بەرهەمە دروستە بێ لە ڕۆ زانستیەکەوە لەوانەیە بۆ نە جوتیاریان پاخەوانەکانی ئێمە زۆر بابەتی وردەکاری زانستی نەزانن ئێوە بۆ نمونە حەقلی تەجروبیتان هەیە کە بتوانن کۆمەڵێک شت بکەن بە نموزەجێک بۆ جوتیارەکان بێ بە نموزەجێک بۆ حکوومەت بڵێن دەتوانن ئاوا ئیش بکەین بۆ ئەوەی کشت و کاڵ بەو شێوەیە پەرە پێ بدەین کاگڕێبن لە هەموو پرۆسەیەکی بەرهەمهێنانە فاکتەرێکی زۆر گرنگ هەیە کە پێی ئەڵێن دەستی هوەری یا دەستی شارەزاکە ئەمالەی ماهیرە بە عەرەبی ئەمالەی ماهیرە ئێمە ئەتوانین لەو پرۆژانی کە حکوومەت ئەیوێ بیکە و بە پێ و پلانی کە باسمان کرد ئەگەر جێبەجێ ببێ ئەتوانێت سوود لە دەرچۆکانی کشت و کاڵ ببینێ و ئەو پرۆژەی دابشکردنی زەویش کە جەنابەت باسیەکەی ئەوەش ئێمە لە کاتی خۆیان پێشنیازمان کردووە کە بیان نەنێ هەرچەنە کێشەیەکی زۆر لە یاسای مڵکیەتی زەویە هەیە بەڵام ئەتوانرێت بە یاسای ڕێخرێ ینی باکی جوتیاریش بێ باکی دەوڵەتیش نەبێ ئەتوانن بە شێوەی ڕێخرێ ئەمان ببنە شەریکی ئەو اینجا ئەمە لێرە واکە کە دەستێکی شارەزا بچێتە ناو بواری کشت و کاڵەوە بەڵێ ڕاستە ئەو ئێستا لە ناوچەی هۆرامان ئەوە وەکو بابەتێک ئەو دارگوێزەکان تووشی نەخۆشی بۆ ئەومانە بەڵێ منیش بیستومە بەڵام ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئەمە پەیوەندی بەوەیە کە ئەو دارانە ماوەیەکی زۆر تەمەنێکی زۆری بەسەرا ڕۆشتووە و هاوردەی تریش هاتووە لە شوێنانی کەەوە بەبێ ئەوی بە شێوەیەکی نازانستی هێناویانە چانویانە لەوێ ئەوەش هەیە لەوانەوە تووشی بوو بێ لەوانەیە بۆ تەبەن نەخۆشی ڕۆکیش هەر هەیە بەڵام لێرە ئێمە نەگوەکو حەقڵێکی بڵین گوێزمان هەبێ بەڵام لەگەڵ ئەوە شارەزایەمان شارەزایی ئەو بوارەمان هەیە و ئەوەی من ئاگادار بم چەند جارێک چوونەتە ئەوێ و ئەو سەیری ئەو نەخۆشییانیان کردووە هەندێکی نەخۆشیەکان هەندێکیان خۆیان ئەو مامۆستا بەڕێزانە هەر لەو ناوچێشن ینی بڵێن خەڵکی و ناوچێن و شارەزاییان هەیە لە جۆری نەخۆشیەکە چۆن هاتووە ئیشیان تیا کردووە بسمیانە بۆ نونە کە گوێزەکەم بە نمونە هێنایەوە لەوانەیە بۆ نون هەندێک گرفت هەبێ باخەوانەکان ئێمە وەکو تو ئەڵێ ینی بابەتەکە زانستی نەوێت من بۆینە زۆر جار بیستومە ئەڵێن بۆ نونە ئەو پاشماوی ئەگەر درەختێک تووشی نەخۆشی بوو بێ پاشماوەکەی نابێ فڕێبەی لە باخەکە بێ ڕاستەخۆ بیستوتێنی لەزان هەندێک بابەت هەیە لەوانەیە بجوونە جوتیارەکە باخەوانەکە ڕەچاوی نەکردووە ئەگەر ئەمە کەسێک بێ بۆ نمونە لە کۆلێژەکانی کشت و کاڵی ئێوە سەرپەرشتی ئەگە زەویشیان پێنەدرێ بۆ نمونە سەرپەرشتی کۆمەڵێک باخ کۆمەڵێک جوتیار بکەن بۆ ئەوەی کە بە شێوەی زانستی ئەم بابەتانە بگۆڕێ داهات و بەرەمهێنانی کشت و کاڵیمان زۆر گۆڕانکاری بەتاکید ئێمە خەریجێکی زۆرمانەیە دەرچوێکی زۆرمانەیە ئەتوانن سوودیان لێ ببینن بۆ ڕێنمایی کشت و کاڵی کە بواری ڕێنمای کشت و کاڵی ئێستا هەر نەماوە لە کوردستانە ئەگەر بێت ئەمانە دامەزرێن بە شێوەیەک بە پەیوەست بە هەرچی شتێک بێ بە سوودێکی دارایی بۆ ئەوانیش بگەڕێتەوە و سوودیان لەبینن بۆ ئەو ڕێنمایانە کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ جۆرێکی تازەکە لە دەرەوە ئیهێنن و لەگەڵ نەخۆشیە کە پیا ئەبێ ئەتوانن ئەمە ژیانەوەیەکی تر بخەنە ناوکەرتی کشت و کاڵیەوە لەو بوارانەی کە پرۆژێتان گەشتۆ بەچی ینی لە کاتێک لەگەڵ حکوومەت قسەتان کردووە ئێمە کە کاتێک ئەوانت پێشکەشەکەین ئەمێنێتەوەی تر لایەنە فەرمیەکان بڵێ ئەوان ئەتوانن ئەوان مامەڵی لەگەڵا بکەن پرۆژێکی ئەمەوزان چەند ساڵ لەمەوە پێشانی تاکو ئێستا تا کاقوبات پرۆژێکی هەبوو لەو شێوەیە گەنج و کشت و کاڵ ئەوەی من ئاگادار بم بەردەوامی هەیە و خوێندکارەکان تا ڕادێکی باش لەگەڵ هینیان کردووە یعنی گونجاون لەگەڵ یاوە ئیشەکەن تایە هەر دەرچووەکان و هەر خوێنکارانی ئامادەیەکانی کۆلژی کشت و کاڵ و کۆلێجەکانن ئەنی خۆیان کشت و کاڵ ئەکان زەویان پێدرێت و خۆیان پێیانەدرێت وەسمەوەی ئەوە تەجروبەیەکی سەرکەوتوو نەبوو بۆی کە بێ بە نموزەجێک بۆ حکوومەت کۆزان بەرهەمەکانیان خراپ نەبوو خوێنکارانە باڵێ بەتاکید تەجروبەیەکی سەرکەوتووە و من زۆر بە باشی ئەزانم ئەگەر فراوانی کەن
ئەو تەجروبەیە فراوان کەن و زۆر بگرێتەوە ڕوبەرێکی زیاتر بگرێتەوە لەو دەرچوانەی کە ژمارەیان بەتاکید زۆرە و کاریان دەست نەکەوتو. ئێستا ینی ئەگەر بۆ نمونە من وەزیری کشت و کاڵ بم سەرروشی حکومت بم ینی ڕاو بۆ چوونی ئێوە پێشنیاری ئێوە وەربگرم ئێمە ئەتوانین لە ماوەی چەند ینی ئەو مقاوماتانەی کە ئەمە هەمانە لە مەسلەی کەش و هەوا و لە زەوی و لە جوتیاری بە ئەزمون تا چەندی تر ئەگەر بێت و بە پلانێکی تۆکمە بچیتە ناو بابەتەکە تا چەندی کە ئێمە توانین تر تاوپش بە خۆمان بەسین هاوردە لە دەرەوە ڕابگرین. بەڵێ کاگڕبین من بۆچی یەکەم جار ئاماژەم بە مارکتینە چونکە مارکتینەکە ئێستا مشکیلەکە ئانیە ئێستا هەیە ئەو مشکیلەیە هەیە و ئەتوانی چارەسەری بکەی بە ماوەیەکی کورتخایەن. بەڵام ئێستا حکومت بۆ ئەبوورە بڕیارێکی دەرکرد وتی هەر بۆ نمونە هەر کۆڕۆنا بۆ نمونە بک بە بیانوێک بڵێ بەوەی کۆڕۆنا و من سوورەکان هەمووی داخم ئێمە توانی بەرهەمی لۆکاڵی خۆمان پڕی بکەینەوە تا حدێکی زۆر بڵێ تا حدێکی زۆر بەڵام بەتابەتی کە ئێستا وەرزی پێگەشتنی بەرهەمەکان تا حدێکی زۆر ئەتوانین ئێستا یەکی لەو شتانی کە ئێستا باسمان کرد جوتیار بۆچی بەردەوامی نابێت لە سەر بەرهەمێ لەوانەیە بەرهەمێک ئێستا زۆرتر لە دەرەوە بێ لە ناوخواانە بێ و ناوخوا هەموو پێداویستەکانی بەرهەمێنانی هەیە بۆچی بەردەوامی نییە چونکە تووشی ئەو حاڵەتانە بووە کە باسمان کرد کە کەسادێکی زۆری بەرهەمەکەی هەبوو زەرری کردووە لەبەر ئەوە بەردەوامی نابێ بەڵام ئەگەر بێت و بە ئاراستەیەکی باش بکرێ و پشگیری بکرێ بە تاکید ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو بەرهەمە بچێنێ و زۆر حاڵەتە ئەتوانین اکتیفای ذاتی گرفتی بازاڕکردن چێ لای ئێمە یعنی ئەوەی کە ئێستا ئانی بێت و حکومەت دەبێت بڕیاری بۆ دەرکات ئەو گرفتە چارەسەر وڵای توانین لە یەک دوو خاڵە کۆی بکەینەوە یەکەمیان منافسەکردنی هاوردەکە منافسیشی گەورەیە بۆ بەرهەمی ناوخۆ دووهەمیشیان نەبوونی کۆگاکانی ساردکەرەوە و ئەو پێداویستیانی کە ئەتوانرێ هەڵگیرێ لە مەوسمی بەرهەمێنانە بۆ کاتێکی تر کە وەرزی بەرهەمێنانی تەواوە بێ تقریبەنەوەی کێشە سەرەکیەکانی بازاڕکردنە. ینی ئێستا بلەم کاتەیە کە ئێوە پلانێک پێشنیارێکی لەو شێوەیەتان کردووە ینی بەڕاستی کۆمەڵێک مووقیفە بینی جەرگ بڕە لە بابەتی بەرکشت و کاڵ جوتیار هەیە بەرهەمەکەی بەجێ هەڵێڵێ کۆی ناکەمەوە لەبەرەوەڵێ کۆی بکەمەوە بی بەمە بازار کرێکارەکە تا بۆم لێکات و تا بم بازاڵێ هەر پارەی ئەوەشم ینی دەست ناکەوێتەوە. ئێستا بە تایبەتی لەم کاتێک ئێستا ڕوبەڕووی ئێمە قەیرانێکی گەورە بووینەتەوە کاری ژیوەتان کردو لەگەڵ وەزارەتی کشتتوکە بەلایانی کەمەوە ینی ئەو جوتیاران ئەو بەرهەمانەی خۆیان بتوان ئەم ساڵ بخەنە بازارەوە هیچ گرفتێکیان نەبێ. بەڵێ ئێمە وەکو لایەنی زانکۆکان تەنها ڕاوێژکاری ئەتوانین بکەین لەگەڵیانە لەگەڵ دەستگاکانی وەزارەتی کشتتوکاڵە ئەوانیش بە ئیرادەیەکی بەحقت جیا لە ساڵانی ڕابردوو ئەیانەوەیە کە ئەو کێشانە هەڵکەن یعنی ئەوەی کە ئێمە بورە تا ئێستا ڕاوێژ لەم کاتی خەیرانیان کە ئەنەوە برن بەس فرەست سەرچاوەیی بۆ داهاتەکانمان هیچ ڕاوێژێک کراوە بێەوە؟ بەڵێ لەم ماوەی پێشوا وەکو تۆزە لەمە پێش عەرزم کردی داوای پێشنیارتان کردوون کە وەڵامیان بینەوە بۆ چارەسەرکردنی ینی کۆبوونەوەکی با نەبوو ڕوبەڕوودانیشەوە نەخێر بەڵام داوای ئەو پێشنیازانیان لێ کردین. بەڵام زۆر سپاس بەڕێز دکتۆرانمە باس مامۆستای زانکۆ لە کۆلیژی ئەندازیارە کشت و کاڵێکە لە زانکۆی سلێمانی سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە هەولێر شوێکی ڕاستەخۆ هاوکارمان کاروانمان لەگەڵایە کۆبوونەوەیەک هەیە بڕیارە کە پارێزگاری هەولێر سەردانی مەڵبەندی سی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات لە هەولێر زانیاریەکانی زیاتر لای کاروانن کاروان ڕۆژ باش مەبەستی سەردانەکە چییە پارێزگا بۆ سەردانی مەڵبەند دەکات؟ ڕێبین بەیانی تۆ تاوای بینەران باش ئەمڕۆ دکتۆر فرسە سۆفی پارێزگاری هەولێر سەردانی بارگای مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات جگە لە بارگای مەڵبەند سەردانی حەزب و لایەنەکانی دیکەش دەکات بەڵام دەستپێکی سەردانەکان لە مەڵبەندی سێوە دەبێت و لەوێ کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەبێت بەپێی زانیاریەکان ئەم سەردانە بۆ جۆرێک لە چۆن دەڵێ
هێورکردنەوە یاخۆت زیاتر پتەوکردنی پەیوەندیەکان نێوان حزب و لایەنەکان و حکوومەتی خۆزیایی شاری هەولێرە بۆی کە هەمووان بتوانن لە کاتی قەیرانەکان یاخود هەر ئاستەنجێ یاخود هەر شتێکە دێتە پێشەوە بتوانن پێکەوە دەست لە ناو دەستیەک بن بۆی ڕوبەڕووی کێشە و قەیرانەکان ببنەوە وەک ئاماژەشم پێکرد لە دوای تەواوبوونی کۆبوونەوەکە کۆنگری ڕۆژنامەوانی دەبێت دەوێ قسەی زیاتر و زانیاری ورتر لەسەر قسەکان دەکرێت ئەمڕۆ پارێزگای هەولێر وەک ئاشکرا ئەوکو زانیاریەکان هەیە سەردانی سێ لایەن دەکات یەکەمینیان یەکێتی نیشتیمانی کوردستان و لە بارگای مەڵبەندی سێ دەست پێ دەکات و لە ڕۆژانی داهاتوش سەردانەکانی بەردەوام دەبێت ئەمڕۆ سەردانی مەکۆی گۆڕان دەکات و سەردانی کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستانیش دەکات ڕێبین دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ لە شاری هەولێر دوای ئەوەی وادەی 72 ساعتەکەی حکوومەت کە ڕایگەیاندبوو بۆ قەدەغەی هاتوچۆ لە ڕۆژانی جەژندا ئەمڕۆ لە شاری هەولێر ژیان ئاسایی بۆتەوە واتە گەڕاوەتەوە پێش جەژن واتە جەژنە و ڕێکارانەی کە لە جەژن باڵن گیراونەبەر هەمان ئەو ڕێکارانە دەستی پێکردوێتەوە تەواوی بازار و دوکان و شوێنی کار و سەرجەم شوێنەکان کراون هیچ جۆرە با بڵین بازگەیەک یاخود هیچ بازگەیەکی ئەمنیان پۆلیس لە شارەکە نەماوە ژیان وردە وردە بەرە و ئاسایی بوونەوە دەروە بەڵام بەپێی زانیاریەکان ڕەنگە لە ئەمڕۆیان بەیانی بەشێک لە ڕێکارە تەندروستیەکان توندر بکرێنەوە دەنگۆی ئەوە هەبوو کە با بڵێن قەدەغەی هاتوچۆ درێژ بکرێتەوە بەڵام ئەمانە سەرجەمی ڕەت کرایەوە لەلایەن وەزارەتی تەندروستی و لەلایەن ئیدارەی پارێزگای هەولێرەوە ئەمانە هەمووی ڕەت کرایەوە بەڵام ڕەنگە بەشێک لە ڕێکارە تەندروستیەکان تونتر بکرێنەوە بەهۆی ئەو چەند حاڵەتەی کە لە ماوەی ڕابردوو لە شاری هەولێر هەبووە کە توشبوو بە کۆرۆنا بوو ڕێبین دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بەهۆی ئەوەی یەکێک لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە چەند ڕۆژی ڕابردوو کە با بڵین ئاشکراکرا کە تووشی با بڵین پشکینەکانی بۆ کراوە پۆزەتیڤ دەچۆ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە سەردانی گوندی هۆستانی کردووە گوندی هۆستان سەر بە قەزای مێرگەسۆری پارێزگای هەولێرە بۆیە وەزارەتی تەندروستی بڕیاری داوە تەواوی ئەو گوندا کەرەنتین بکەن بۆ ئەوەی کە پشکنینی یاخود سامپڵ لە دانیشتوانی ئەو گوندە وەربژیرێت تا وەزارەت دڵنیا بێتەوە یاخود لایانی تەندروستی دڵنیا بێتەوە لەوەی کە هیچ کەسێک لە دانیشتوانی ئەو گوندە کە ئەو کەسە بەرکەوتەی لەگەڵیان هەبووە تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبوون ئەمەش لە پێناوی زیاتر سەلامەتی و پارێزراوی هاوڵاتیانە ڕێبین بەشێک لە هاوڵاتیان یاخود بەشێک لەوانەی کە با بڵین مامەڵەیان لەگەڵ پارێزگاکانی دیکەی هەرێمە داوایان دەکرد کە یاخود داواکاری ئەویان هەبوو کە با بڵێن هاتوچۆی نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە ئاسایی بکرێتەوە وەک دەزانی لە نێوان پارێزگای هەولێر سلێمانی هەولێر دۆک یاخود بە پێچوانەوە دەبێت بە ڕێگە پێدانی ئەلیکترۆنی بێت بۆیە جێگری پارێزگاری هەولێر کە لە هەمان کاتدا ئەوتەبێژ ژووری ئۆپەراسیۆنی شاری هەولێرە ئاماژەی بەوە کرد کە ڕێگە پێدان لە نێوان پارێزگاکان هەروەکو خۆی دەمێنێتەوە تاو کاتێک لەلایەن وەزارەتی ناوخۆ بڕیارێک دەردەچێت بۆی کە ئەو با بڵێن ڕێگە پێدانە نەمێنێت هاوڵاتیان بتوانن بە شێوەیەکی ئاسایی هاتچۆ بکەن نێوان پارێزگاکان بەڵام لە نێو یەک پارێزگا بۆ قەزا و ناحیەکان یەک پارێزگا هاتوچۆ ئاساییە و دەتوان بەبێ ڕێگەپێدان هاوڵاتیان سەردانی قەزا و ناحیەکانی هەر پارێزگای بکەن بەڵە ڕێبین من دەگەڕێم وەلایەوە کارۆل مەسعود پامنێرمان لە پارێزگای هەولێرەوە زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نەبووی سپاس بۆ زانیاریەکانت داچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بڕیارانەی کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتانی کۆتادا دای بۆ ئەوەی کە ئەم ساڵ
بە شێوەیەکی گشتی بۆ خوێندکارانی پۆلی 1 تاوەکو 3 بە دەرچوو هەژمارکرا لە بنەڕەتیدا و لە پۆلی 4 تاوەکو پۆلی 11 پۆلە ناکۆتاکان ئەوان ئەو خوێندکارانە نمرەکانی وەرزی یەکەمیان بۆ حساب کرا ئەگەر بێت و دەرچوو بن ئەوە دەرچوون ئەگەر دەرنەچوو بن چەند وانەشیان هەبێت دەتوانن لە وەرزی دووهەمدا تاقیکردنەوە بکەن. وردەکاریەکانی ئەو بڕیارەوە ئایا ئەم بابەتە کە دراوە چەند بەرژەوەندی خوێندکار ڕەچاو کراوەوە لەگەڵەوە شامە کاریگەری لەسەر ئاستی زانستی خوێندکار نابێت. لە هەندێک وڵات هەیە ئێستا ئاگاو بانگاو دەستکراوەتەوە بە قۆناغی ئاسای پونەوە لەگەڵەوەشا ناوەندەکانی خوێندن و زانکۆکان کراونەتەوە بۆ مەرجە تەندروستیانەی کە پێشووتر هەر وەزارەتی پەروەردە خۆی دیاری کرد. پێشتر وەزارەتی پەروەردەش ئەو بڕیارەیدا بوو کە ناوەندەکانی خوێندن بکرێتەوە بەڵام لەبەر هەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری ئەوە دراکە تەنها تاقیکردنەوەکان ئەنجام درێت بەڵام ئێستش تاقیکردنەوەکان لا براوە. هەندێک کەسێ قسە لەسەرەوە دەکەن کە حکوومەت ناتوانێت ئەم قەیرانانە بەشباشی بەڕێوە ببات لەبەرەوەی مامۆستا هەندێک مامۆستا هەیە لە ناوەندەکانی خوێندن و هەندێک خوێندنگا بە فەرمی ڕانگەیان کە بە هیچ جۆرێک تاقیکردنەوە ناکەن ئەگەر موچەکانیان پێ نادرێ حکوومەت لەبەرەوە ئەو بڕیارەی داوەکە نەیتوانیوە موچەی مامۆستا دابین بکات و ئەمە کاریگەریشی گەورەی لەسەر ئاستی زانستی خوێندکارانە بێت. بۆ قسەکردن لەسەرم بابەتانە میوانداری بە ڕێز مامۆستا نورەدین عوسمانمان کردووە کە بەڕێوەبەری تەکنیکی ئەزموونەکانە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی. مامۆستا ڕۆژ باش. ئەو بڕیارەی کە یاوتانە نمرەی وەرزی یەکەم بۆ وەرزی دووهەم هەژمارە کرێ. ئەگەر خوێندکارێک لە هەموو وانەکانیشا کەوت بێ دەتوانێت تاقیکردنەوە بکات. چەند وانە هەیە بە ئەو بور حساب بکرێیان چەند وانە هەیە شمولی دەرەجەی قەرار ئەکات بابەتەکان چۆنن؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. کاتی خۆیەتی هەندێک ڕوونکردنەوە بەڕاستی بین لەسەرم ڕێنماییانە کە وەزارەتی پەروەردە دەری کردەوە چکە بەڕاستی دوای دەرکردنی و بڕیارە ئەتوانم بڵێم ژمارەیەکی زۆر پەیوەندی تەلەفۆنی هاتووە لەسەرەوەی کە مەسەڵەن ئەو خوێندکارانێک کە وەرزی یەکەم ئەو نمرانەی کە هەیەە چ نمرەیەک و چ نمرەیەک بە دەرچوو هەژمارەکرێ. پێم وایە ئەو ڕێنمایانە کە وەزارەتی پەروەردە دەری کردووە پێم وایە کۆبوونەوە ئەنجومەنی وەزارەت لەوە چێ بڕیاران نابێت کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم بارودۆخەیە کە ئێستا بەهۆی کۆرۆناوە زۆربەی وڵاتانی جیهانی کردووە گرتووەتەوە کارێمی کوردستانی ژێکێکە لەوانە. دیارە پێم وایە بەشێکی زۆری ئەم بڕیارانە ئەتوانم بڵێم ناچاریە ئەگەر لە ڕووی پرۆسی پەروەردەوە بیری لێ بکەیتەوە زەرەرە بە پرۆسی پەروەردە بەڵام بارودۆخەکە و بەرژەوەندی هاوڵاتیان و باری تەندروستیان پێم وایە لەلایەن حکوومەت وەزارەتی پەروەردە و بە تایبەتی بۆ خوێندکارانیش گرنگتر بوو لە تاقیکردنەوەکان کە بڕیاری لەسەر بن. وەلەو ئەنجام نەدانی تاقیکردنەوەکە خۆی بۆ خۆی زەرێک هەر لە پرۆسی پەروەردە بەدەر لەوەی کە زەرێکە بەڕاستی لە هەندێک خوێندکار من دوو لایەن ئەبینم لە بڕیارە یەک لەوانە کە بۆ نمونە بۆ هەندێک خوێندکار خاڵێکی سوودمەند دەبن بۆیان زۆرینەی خوێندکاران سوودمەند دەبن و هەندێک خوێندکاریش هەیە ئەتوانم بڵم تا ڕادەیەک زەرمەند دەبن. ئەوانەی کە چ پێوەرێک زۆرینەی خوێندکاران سوودمەنە بن کاتێک کە تۆ بۆ نمونە 3 مانگ زیاتر پرۆگرامت نەخوێن تاقیکردنەوەت نەکرد تەنها وەرزێکت هەژمار کرد ئەو خوێندکارانی کە بەنیاز بوون بۆ نمونە وەرزی یەکەم لەوانەیە نمرێکی خراپیان هەبوو بێ چاوەڕیان کرد بێ لە وەرزی دووهەم ڕوونکردنیسا بۆ نمونە خوێندکارانی کە لە وەرزی یەکەمان نمرەیەکی بەرزیان بەدەستێناوە دەرچوون ئەوانە تاقیکردنەوە ئەنجام نایەنەوە لەوە چ تا ڕادەیەک بۆ ئەمان باش بێ بەڵام ئەو خوێندکارانی کە دەرنەچوون دەرناچن هەلێکیان لە بەردەسا بوو کە لەوەی کە وەرزی دووەم تاقیکردنەوە ئەنجام بدەنەوە ئەیان توانی کە خولی لە وەرزی دووەمە ئەو نمرانەی کە کەمیان بەدەستیاناوە یا زیاتری بکەن یاخود نمرەکانیان پڕ بکەنەوە. بەڵام بەڕێی من بێ ئەتوانرا مەسەڵەن بڕیارێکی کەی دروستتر لەوە بدرێ ئەمە چکە لایەنێکی کەی خوێندکار ڕازی نییە بۆ بڕیارە یا پێی خۆش نییە کە سوکارەکانیان پێ خۆش نییە کە ئەو فرسەتێک کە لە وەرزی دووەمە لە بەردەمیا بوو بۆی کە ئەو نمرەکەمەی هەیە پڕی کاتەوە ئیسا ئەو فرسەتی لە بەردەسان نەماوە دەچێتە خولی دووەم تاکە فرسەتێکە هەبێ خولی دووەمەکە هەیەی. بەڵامی تر دو جاریش بەڕاستی من نازانم بڕیارەکان
ئەنجومەنی وەزارەت داوێت ئێمە لە خوارەوە تەنها جێبەجێکەری بڕیارەکانی لەگەڵ بڕیارەکانی تۆ من تا ڕادێک ئەتوانم بڵم بڕیاری کەی دروستتر هەبوو بەڕێی خۆم ئەوە بدرایە بەڕێی من بۆ نمونە فرسەتی کە بدرای بۆ خوێندکارانی کە لە وەرزی یەکەمە نمرەیان کەمەیان دەرنەچوون تەنها ئەو خوێندکارانت تاقیکردنەوەیان بکرایەتەوە کە دوای نمرەی بڕیارەکەش دەرچوون بە دەستدایێنن و فەرمانی پەڕینەوەش نایانگرێتەوە بۆ نمونە ئەو خوێندکارانەی کە دەرچوون سەرجەمیان بە تاقیکردنەوە نەکەن و بە دەرچوو هەژمار بکرێن ئەو خوێندکارانەی کە دەرنەچوون و پێنج نمرەی بڕیاری بە ڕۆژوریش کە بە دەرچوو ژمارەکرێ هیچ نایگرێتەوە دەرناچێت کە ژمارەیەکی زۆر کەمی خوێندکارەکە پێم وایە لە دوای حاڵەتەوە لە سا دەی خوێندکار تێنەپەڕێ لە سا 15 خوێندکار تێنەپەڕێ تەنها خوێندکارانە کە ژمارەیەکی زۆر کەم بوون بچوونایەتە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە وردەکاری بابەتەکە چیانی ئەگەر خوێندکارێک چەند کروانە کەوت بێت بە ئەوبور هەژمارەکرێت ئەمە تاوان لە دوای وەرزی دووەم ئەوانەی کە ئەوبوریان هەیە دیسانە وەرزی دووەمە بێت تاقیکردنەوە بکەن یا وەرزیەکەم ئەگەر دەرچوون پێویست ناکات زۆر باش ڕوونکردنەوەیەک بەم لەسەر مەسایلی و بڕیارە 5 نمرەی بڕیار هەیە بۆ هەموو خوێندکارێک ئەو 5 نمرەی بڕیارە خوێندکار ئەگەر سوودمەند بێ لێی بۆ دەرچوون ئەوە دەرئەچێت لەگەڵ یەک بابەت ئەگەر ما بێتەوە چلو بەرەو ژوور بێ پێی دەرەچێت یعنی سا بۆ نمونە من لەم چەند ڕۆژە پەیوەندیم بۆ زۆر پێوەکراوە هەندێک خوێندکار هەیە چلوسەیەکی هەیە چلێکیشی هەیە ئەڵێ یەکێک لە چلەکان ئەبێ بە ئەوەی کە خەڵک پێڵە پەڕینەوە بێتە پەڕینەوە نەخێر نابێت لە حاڵەتێکا بێتە ئەو بابەتی پەڕینەوە یا بە دەرچووە ژمارەکرێت کە یەک بابەتی ما بێتەوە بەڵام خوێندکار جاریوە هەیە 3 دەرس کەوتووە بە دەرسێکیانی 48 یەکێکیانی 47 یەکێکیانی 48 و 47ەکە 5 نمرەی بڕیاری پێدرێ ئەبێتە 50 یەک دەرسێمێنێتەوە بە 40 ئەویش بە دەرچوو هەژمارەکرێ ئەمێ کە بە دەرچووش هەژمارەکرێت تاقیکردنەوە ناکاتەوە چکە لە سیستمی ئێمە ئەوانەی کە پێی ئەڵێن حەزەکەم هەربووکردنەوەیەک بێم لەسەر و سیستمی عەبورە ئەو سیستمی عەبورە بەمانای عەبورە نییە کە لە زانکۆ و پەیمانگاکانە هەیە عەبور بۆ مانایە کە ساڵی داهاتووە بێ تاقیکردنەوە ئەنجام بداتەوە بەڵام لای ئێمە تاقیکردنەوە ئەنجام نایە بۆ پەیمانگاکان وایە تاقیکردنەوە ئەنجام بدەنەوە بەڵێ بەس لای ئێمە نەخێر سیستمی عەبور نییە سیستمی دەرچوونە ینی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە بۆ جۆرەیەکە گەر خوێندکارێک یەک بابەتی ما بێتەوە نمرەکەی لە 40 بەرەو ژوور بێ بە دەرچوو هەژمارەکرێ بەڵام ئەمە بەشێکی زۆری پیجەکانی بەداخەوە هەندێک لە پەروەردەکانی خۆشمان هەندێک لە پیجەکانی کە دەڵان 15 نمرە ئەدرێ بە خوێندکار ئەو تعبیری 15 نمرەیە هەڵەیە بمەرجێ بۆ نەگە 48 و 47 هەبێ و چلێکی چلێکی بچلەکە ناکرێ بە 50 تابڵی دەرەجەژە درێ بەمە هەر بە چلەکە ئەمێنێتەوە هەر بە چلەکەش کۆکرێتەوە 50 ساڵی کەش بێ کە بڕوانامی پۆلی نوۆی بۆکرێ پۆلی هێشتی بۆکرێت چەنێک هەر بە چلەکە بۆ یەکرێ بەڵام ناکرێت بەڵام بە دەرچوو هەژمارەکە ئەگەت بۆ نونە حاڵتێک ئەگە 45 و چلێکیشی هەبێ هەر هەمان بابەتە بەڵام بەڕاستیمە لێ ڕێسا یەک گرفتمان هەیە کە بۆتە زۆر جار جێگەی نیگەرانی کە سوکاری خوێندکارەکان ئەوەیە کە بۆ نمونە خوێندکاری وا هەیە من ئەم شەو باوکی تەلەبێ خوێندکارێک پەیوەندی پێوە کردم 49یەکی هەیە لەگەڵ 45ێک و لەگەڵ 43ێک بەس 49ەکەی بۆ کرێ بە 50 45ەکەی بۆ ناکرێ ینی لەبەر یەک نمرە ئەم خوێندکارە مێنێتەوە بۆ خولی دووە و بەڕاستی ئیستاش لەبەرەوەی کە وەزارەتی پەروەردە لە سەرەتاوە سیستمی ئەلکترۆنی پەروەردەی جێبەجێ کرد سەرجەم بەڕێوەبەری قوتابخانەکان نمرەکانیان تۆمار کردووە لە ناو سیستمە و ئەو سیستمەش قفڵ بووە تازە ناتوانن بۆ نمونە ئەگەر بەڕێوەبەری هاوکاریشی لە شێوەیەک پێم وایە تاکو ئێستا وەزارەتی پەروەردەش تەنها بە پێی ڕێنماییەکان هەر 5 نمری بڕیاری هەیە ئەی ناکرێت بۆ نمونە پێداچوونەوە بۆ هەندێک لەو ڕێنمایانە بکرێت کە تۆ ساڵەکە تەروە هاوکاری بە هاوکاری دادناوە هاوکاری بکرێ من پێم وایە ئەمە قسە زۆر هەڵەگرێ ئەوە پێم وایە ئەنجومەنی وەزارەت دیسانەوە ئەوانە بێ بڕیار لەسەر ئەو حاڵەتانە بن حاڵەتانەشمان زۆرە
چکەم ساڵ تاکە ساڵێکە بەڕاستی و سیستمەکە جێبەجێکرێ تازە هیچ بەرەبەر قوتابخانەیەک ناتوانێت دەستکاری نمری خوێندنگە ئەو پەیمانگانەی کە سەر بە ئێوەن پەیمانگای کۆمپیوتەرە هونەرە جوانەکانە وەزشیە ئەوانی سیستمی عبوریان هەمان سیستەمە سیستمی عبوری زانکۆ ڕاستیوان ئێستا سەر بە بەڕێوەبەراتی گشتی پەیمانگاکانن پەیوەندیان بە ئێوە نییە نەخێر سەر بە بەڕێوەبەراتی ئەو تاقیکردنەوە ئەکەن بەس ئەوانش بە هەمان شێوەی نامەبستم تاقیکردنەوەی وانە عبورەکانیان ئەوان ئەیکەن بەڕاستی ئەوان ناڵم سیستمی پەیمانگاکان پەیوەندی بە ئێوە نیە بۆی کە پرسیاری لەسەر نەکەم بابەتەکە مامۆستا ئەمە لەناو تۆماری نمرەی خوێندکاران بۆ نمونە بۆ چەند ساڵێکی دیکە ئەگەر بێ بڕوانامەیەکیان هەر بابەتێکی کردێت تۆمارەکە چۆن پڕەکەنەوە ئێوە ینی ڕێنمایی دەرچووە بۆەوە هەمان نمرەکانی وەرزی یەکەم کۆپی پێیز بکرێتەوە لەن وەرزی دووهەم یان چۆنە بابەتەکە چۆن بەڕاستی پێویستەکە کە وەزارەتی پەروەردە هەندێک ڕێنمایی ورد دەرکا لەسەرەوە خۆی ئەوەی کە من لێتی گەیشت بم لەم بڕیارەوەی کە نمرەکانی وەرزی یەکەم هەمان ئەو نمرەیە هەژمارەکرێ بۆ وەرزی دووەمیش یعنی بۆ مانایە ئەو بڕیارێکە وەزارەتی پەروەردە کردوێتی ئیلخاکردنەوەی وەرزی دووەمە چکە ئەو خوێندکارانەشی کە ئیسا ماونەتەوە لە خولی دووەم تاقیکردنەوە ئەنجامەدەن تەنها تاقیکردنەوەی بابەتەکانی وەرزی یەکەم ئەنجامەدەن تاقیکردنەوە وەرزی دووەم ئەنجام نادەن یعنی ئەمە خۆشی کە لەو مانگا خوێن بێتیان هەر تاقیکردنەوەی بە هیچ جۆرێک یعنی ئەمە وەگەیەنەکە وەرزی دووەم لەلایەن وەزارەتی پەروەردەوە ئیلغا بووەتەوە نمرەکانی وەرزی یەکەم هەژمارەکرێ بۆ وەرزی دووەم کەواتە هەمان نمرە ئەبێ بێنیتە یعنی بێتە خۆشی ساڵانەی و خوێندکارە ئەوانەی بۆ نمونە ئەگەر لە 20ەکە هەنێک مەکتەب هەبوو ئیمتیحانی کردبوو ئەوە چی لەکەنەوە ئەوش ئیلغا بێتەوە شکە تەنها ئەو نمرەی هەڵسەنگاندنەکان نەمێنێتەوە دوو بابەتیش دەرنەچووکە چۆن بۆ نمونە کۆرسی دووهەم پڕ ئەکرێتەوە ینی ئەوە وانەکانی نمری وەرزی دووهەم پڕ ئەکرێتەوە وەرزی دووەم نەما تاقیکردنەوەی وەرزی دووەم دوای بڕوانامێک بۆ خوێندکار بکەی لە وەرزی دووهەمە چی بۆ نووسی هەمان ئەم نمرێکی سا لە وەرزی یەکەم هەیەی ئەبێتە معدەلی ساڵەکەی قسێکی دیکە لەسەرەوە کرێکە ئەڵێنە ناو بازارە 5,000 خەڵک کۆ بێتەوە هەمووشی کۆنتاکتی لەگەڵیا هەیە و پەیوەندی بەیەکەوە هەیە و بابەتەکەی ئاسایی کردوتەوە حکوومەت نەیەتوانی کۆمەڵێک ڕێنمایی دەربکات لە خوێندکارێک 300 بۆ 400 خوێندکار لە ناو خوێندنگایەکە ڕێک بخات بۆ ئەوەی کە بابەتەکە نەگا بەم حاڵەتە ینی بۆچی چمە بەستێک کۆبوونەوەی بەمەسم بۆ نمونانی خەڵک ئێستا ئەگەر تۆ مەترسێکە لەسەر کۆرۆنای و قسە لەسەر بابەتەکەی کۆرۆناکرێ ینی بێگومان من لێر حەقی من نییەوەکو ڕاگەیاندنێکم قسەیە بکەم بەڵام قسەی خەڵکە ئیگەێنم ینی پرسیاری خەڵکە ئیگەێنم بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەڵێن بۆ نمونە بە ئەم بابەتە لە جێگەیەوەی کە تۆ وا کردت بەوەی کە دەرچوو بێت و نمرەکانی وەرزی یەکەم حساب بکرێومانە بۆ خەڵک 4-5,000 خەڵک لە ناو بازارکەوە بێتەوە گرفتی نەخۆشی کۆرۆنا نییە بەڵام ئەگە 300 بۆ 400 خوێندکار لە خوێندنگایەکە بێتەوە گرفتی نەخۆشی کۆرۆنا هەیە ئەوەی ڕاستی بێم قسانە زۆر بۆ هەموو شتێک ئەوە ئەکرێ ئەمە شار خۆی گەشتێتەوە بە خۆشتان بەڵێ ئەوە شار ڕاستە بەڵام وەکو بەڕێستم بەڕاستی ئەم بڕیارانەی وەزارەتی پەروەردە تەنها ئەنجومەنی وەزارەت خۆیان کۆبوونەتەوە بڕیاریان لەسەرداوە چۆن پێشنیاری کەسانی وەکو ئێوە نەگیراوە لەم بابەتانە هیچ نەخێر یعنی ئەو خۆتان لەگەڵ ئەوە بوون کە ئەم ساڵ تاقیکردنەوە بکرێت بەلانی کەمەوە من وەکو ڕێی خۆم لە سەرتاشەوە وتم من بەڕاستی بۆی کە ئەگەر بەرژۆندی هەموو خوێندکاران و پرۆسەکەش بێت تا ڕادەیەک بە پێم بارودۆخە من ئەوم بەڕاستتر ئەزانی کە ئەو خوێندکارانی کە دەرنەچوون لە وەرزی یەکەم لە وەرزی دووەم بەلانی کەم ئەوانە تاقیکردنەوە بکەن تەنها ئەوە نەک بۆ مەسەلەن پۆلی 1 بۆیە 4 بۆ 11 بۆ پۆلی 12کانیش بە هەمان شێ بۆی کە ئەو قەرەباڵخیە نەمێنێ چکە بە ڕای من تەسەوەرەکەم ئەو خوێندکارانی کە لە وەرزی یەکەمە دوای 5 نمرەی بڕیارەکەش کە دەرچوون بەدەستێنن تەسەوەرەکەم بگاتە نزیکەی لە 75 بۆ لە 180 کەواتە لە 120 خوێندکار داخلی قوتابخانەکانە بوون بۆی کە تاقیکردنەوە ئەنجامە بن ئەمە تا ڕادەیەک هەم لە بەرژەوەندی پرۆسی پەروەردا بوو هەم لە لایەکشەوە لە بەرژەوەندی و خوێندکارانە بوون کە لە وەرزی یەکەم دەرنەچوونیان بەدەستێناوە ئەمە دەکرێت ئەم پێداچوونەوە بەم بڕیارە بکرێ یان ئەمە بڕیاری کۆتاییە
نازان بەڕاستی من پێم وانێت تازە کاتەکەی درێنێ یا بۆ منە ئێوە یەکێک لە ئەندامانی ئەنجومنی وەزارەت بەڕێوەری گشتیەتانەوانە مامۆستا یەکێکە لە ئەندامانی ئەنجومنی وەزارەت قسەتان لەگەڵانە کردو بۆی لەگەڵ وەزارەت من ئەوەی ڕاستی بێ ئەو بەرانانەی کە دراوە من ژۆک خۆمیانی وەکو هەموو کەسێکی کە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە گوێم لێ بۆ بیستومە گفتوگویەکتان لەگەڵ مامۆستا دڵشاد نەکردوەوە دوای ئەوە بڵێن بۆەوەی ئەم هەندێک بڕیارانە پێشوەختە نەخێت نامەبستمەوە ئێستا کە بڕیارەکان دراوە قسەتان نەکردو لەسەرەوەی کە هەندێک کە بڕیارەکە درا دوایی گفتوگۆکردن لۆچی سوودی نەبێ ینی گەشتونەتەوە بڕیاری کۆتاییە هەندێک قسە هەیە لەسەرەوەی کە حکومە نەیتوانیوە موچەی مامۆستایان دابینکە بۆ ئەوەی کە ئەم بڕیارەی داوە بەڕاستی نازانم ئەوش ئاگات لێ نەخێت لەبەروی ناڵم ئەم بڕیارانە منیش وەکو هەموو کەسێکێکە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە گوێم لێ بوو. زۆر سپاس بە ڕێز مامۆستا نورەدین عوسمان بەڕێوەبەری تەکنیکی ئەزمونونەکان لە بەڕێوەبەتی گشتی پەروەردی سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەکانت سپاس دەکەین بژیت. دەچینە سلێمانی هاوکارمان دەریا لەگەڵمان نابێ دەریا ڕۆژ باش ئەمڕۆ لە دوای سێ ڕۆژ ڕاگەیاندنی کەرەنتینە ژیان ئاسایی بووەتەوە لە ناو پارێزگای سلێمانی هەندێک ڕێگە هەبوون بڕابوون کۆنکرێتیان تیادانرابوو ئەو شوێنانە کۆنکرێتیەکان لابراون هەموو ڕێگەکان کراونەتەوە بەڵێ ڕێبین سلااو لە تۆ سلااو لە بینەرانی گەلی کوردستان بەڵێ دوای سێ ڕۆژ ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ بۆ پارێزبەندی یان بۆ پارێزی هاوڵاتیان لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە یەکێک لە ڕێگەکانی تێکەڵاوبوونە هەندێک لە ڕێگاکان بربەست کرابوون بەڵێ ئێستا ژیان ئاسایی بۆتەوە لە 12 شەوی ئەم شەو با بڵین ئەو بربەستە کۆنکرێتیانە هەڵگیراون و وەک دەبینی هاوڵاتیان و شەقامەکان جمەیان دێ لە هاوڵاتی و لە ئۆتۆمبیل کە دەچن بۆ سەرکار و کاسبی خۆیان ژیان ئاسایی بۆتەوە ژیان ئاسایی بۆتەوە لە کاتێکدایە کە وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکانی تەندروستی باسلەوە دەکەن کە پێویستە هاوڵاتیان خۆیان لە شەپۆلی دووەم یان سەرهەڵدانەوەی ڤایرۆسی کۆرۆنا جارێکی تر بپارێزن بۆ پێیکە لە 2 هەفتەی ڕابردوودا کەسانێک لە هەرێمی کوردستان جارێکی تر دووچاری ئەو ڤایرۆسە بوونە کە ڤایرۆسی کۆرۆنایە تاکو ئێستا ئەوەی هەیە نزیکەی یان زیاتر لە 500 کەسە توش بووە بە ڤایرۆسی کۆرۆنا واتە لە یەکەمین حاڵەت کە ڕاگەیەنراوە تاکو ئەمڕۆ زیاتر لە 500 کەس لە هەرێمی کوردستان توش بووە بە تایبەتی لە 2 هەفتەی ڕابردوودا ژمارەکان دەبینی بەپێی ئامارەکان بەپێی ڕاگەیەنراوەکانی وەزارەتی تەندروستی دەبینی لە هەڵقشاندایە بۆیە وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکان بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەڕێوەبەرایەتی تەندروستی خۆپارێزی سلێمانی و داوا لە هاوڵاتیان دەکەن داوا لە دوکانداران و داوا لە سەرجەم هاوڵاتیان دەکەن کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکاندن ڕێنمایە تەندروستیەکاندن بن بۆ ئەوەی کە بتوانن وەک شەپۆلی یەکەمی ڤایرۆسی کۆرۆنا ئەم جارەش هاوڵاتیان سەلامەت بن و ژیان جارێکی تر بە ئاسایی بگەڕێتەوە. ڕێبین جگەلەوە هەر ئەم شەو لە چوارچەوەی ڤایرۆسی کۆرۆنادا بەداخەوە وەزارەتی تەندروستی توشببوویەکی بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیان لە چوارچەوەی پشکنینەکانی وەزارەتی تەندروستی بۆ ئەو کەسانی کە گومانیان لێ دەکرێت کە هەڵگری ڤایرۆسیان دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بووبێتن شەوی ڕابردوو وەزارەتی تەندروستی توشببوویەکی بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی کە دانیشتووی قەزای پێنجۆنە ڕاگەیان تەمەنی 36 ساڵ ئەو کەسە هەر دوێنێ لە دوای کۆبوونەوەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەهۆی پارێزی یان بەهۆی ئەوەی کە پارێزگاری لە تەندروستی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە زانکۆ و پەیمانگەکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا بکەن وەزیری خوێندنی باڵا لە پەیامێکدا کە لە گەلی کوردستانیشەوە لە کەناڵی گەلی کوردستانیشەوە ڕاگەیەندرا کۆتایی هاتنی وەرزی یان کۆتایی هاتنی ئەمساڵی خوێندنی بە ناچاری ڕاگەیان ئەمیش لە پێنا ئەوەی کە خوێندکاران سەلامەت بن و دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئەم ڕاگەیاننا بەو پێیەکە خوێندکاران با بڵین تاقیکردنەوەی وەرزی دووەم یان کۆرسی دووەم ئەنجام نادەن بەڵکو نمرەکانی کۆرسی یەکەمیان بۆ هەژمار دەکرێت. بەڵێ
هەبێ لەسەر ئەو بابەتەی کە ئایا ئەمڕۆ بۆ نەژووری پاسیۆنەکانی جومل لە پارێزگای سلێمانی و انجومەنی پارێزگای سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان لە بەڕێوەبەراتی گشتیەکان کۆبوونەوەیان هەیە هیچ کۆبوونەوەیەکەم بۆ دەرکردنی ڕێنمایی نوێ؟ تاکوی ئێستا هیچ لایەنێک ڕای نەگەیاندووە کە هیچ کۆبوونەوەیەک دەکرێت یاخود هیچ ئامارێک ڕادەگەێنێت لە بەتایبەت لە ئەمڕۆکە یەکەم ڕۆژی دوای جەژنە لەبارەی ڕووداوەکان یان لەبارەی ڕێنمایە تازەکان هیچ ئامارێک تا ئێستا یان هیچ لایەنێکی پەیوەنددار یان هیچ بەڕێوەبەرایەتیەک لە پارێزگای سلێمانی تا ئێستا هیچ ئاگاداری نامەیەکی بڵاو نەکردوێتەوە لەو بارەیەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان هەر زانیاریەک شەبێت بە بێگومان بە بینەرانی گەلی کوردستانی ڕادەگەێنین. بێگومان زۆر سپاس ماندوو نەبن هاوکارمان دەریا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانەبووی هەر لە سلێمانی ئەمێنینەوە بەڵام ئەمجار بورگەی دەنگ و ڕەنگ. مام شەریف چەند ساڵە لێرە ئیشەکەی ئەم 30 ساڵە سەرەتا مگەنەوە نییە بەس کەسی لێ نەبوو لێرە صوت ألماني أصلا تسمي الشهر في 30 درجة. كذا شو جرب بيني.
زۆر جوانە دەچینە دوهۆک لە پارێزگای دوهۆکەوە هاوکارمان کاروانمان لەگەڵابێ کاروان سپێدە باش زانیاریەکانی ڕۆژ لە دوهۆک چین و ژیان ئاسایی بۆ تۆ ڕێکاری نوێ و ڕێنمایی نوێ هەیە لە دوهۆک بەلە ڕەبین سپێداوە باش بیت سپێدا بینەرەنگەلەی کوردستان باش بیتن بەڵێ ژیان وەکو هێدی هات زڤڕیتەوە بژی نەب ئێکجاری زڤڕیتەوە وەکو بەرێ بشتی بڕیار هاتیەدان ڕۆژانن جەژنێدا و زاڵگەهێن هاتنە چۆنێک و زاڵگەه بهێنەدانان هاتنە چۆن هات بە قەدەغەکردن ناوەسەمتەرێ پارێزگەها دووکێدا ji ber ku مەترسیە ڤایرۆسê کۆرۆنا li parêzgeha دووکێ دیسان pişêweyekê metirsî derdekefteve piştî ku hindek kesên dî hatîne tomarkirin parêzgeha duhokê bi helgirên ڤایرۆسê koronayê rojanên cejnê jî wekû tê zanîn ku rojanên qerebaliqin û têkeliyeka baş ya welatiyan dirist bîtin rojanên cejnê de lewra jî bêjin hatno çûn hat bi qedeğekirin nava parêzgeha duhokê de ji ber ku hindek tûjbûyên ڤایرۆسê koronayê hat bûne tomarkirin midviya eswan zanyariyan ser rewşa saxlemiyê taybetî jî ya girêdaya rewşa koronayê vel parêzgeha duhokê bû bînerên gelê Kurdistan diyar bikem ku cihên kerentînê li parêzgeha duhokê 20 cihên kerentînê hebûne pêştir kirbûne 18 cihên kerentînê lê piştî ku nexweşiyên ڤایرۆسê koronayê hatîne tomarkirin careka dî hindek du cihê lê zêde bûyne ji ber ku kontak hebûye ew kesên ku hatîne tomarkirin yan jî bêjin nexweşiyên vî ڤایرۆسî bûyne kontak hebûye gel dewrûberên xweşberindê jî ku cihên kerentînê zêde bûyne herwasan kesên ku tenê dihî bêjin yên ev rojî dihê heta ev roker demê 24 demjimêra de piştînîn bu hatîne kirin 25 kes 25 kes hatîne kerentîne kirin herwasan 701 kes nehat kerentînên dane 5 kes tenê divan 24 demjimêra de hatîne kerentîne kirin kesên ku ji derkeftina ڤایرۆسê koronayê diyarbûna ڤایرۆسê koronayê li parêzgeha duhokê heta ev roke hatîne kirin kerentîne kirin 4025 kes hatîne kerentînê derkeftîne bêjin 4726 kes hatîne kerentîne kirin ji bêjin serheldana ڤایرۆسê koronayê û diyarbûna ڤایرۆسê koronayê li parêzgeha duhokê heta ev roke herwasan ew piştînînên ku hatîne kirin saxlemiya parêzgeha duhokê ji bo wan kesên ku guman li ser hey bêjin yan jî bêjin kontakê gel wan nexweşan hey ka aya helgirên ڤایرۆسê koronayê ne 15781 kesan piştînîn bu hatiye kirin herwasan jimara piştînînên ku tenê divan 24 demjimêrên dihî de bo xelkê parêzgeha duhokê hatîne kirin 300 piştînîn bûyne ji destpêka ku diyarbûna ڤایرۆسê koronayê heta ev roke 26 kes li parêzgeha duhokê tûşî ڤایرۆسê koronayê bûyne ku 19 kes ji wan çareseriya xwe wergirtiye û asayî bûyne vegeriyayîne navkes û karên xwe lê hêjda 7 kes mayne nexweşxane de ku ev divan rojên vêdawiyê de hatîne tomarkirin yan jî bêjin diyar bûye ku helgirên ڤایرۆسê koronayê ne li parêzgeha duhokê parêzgeheke ku gelek bêjin malbat têde hene yanî ya diyarek û gelek seredanayê ku dûtken ji ber hindê jî metirsiya ڤایرۆسê korona li parêzgeha duhokê ji her cihekê dî bêjin metirsîtir e li ser welatiyan ji ber ku kesek bihêtin ڤایرۆسê koronayê bigirîtin seredana hemî kes û karên xwe diketin ev jî bêjin
زێدا ماترسی بۆ خەڵکی پارێزگەها دووکێ دروست بیتن ڕێبین پارێزگەها دووکێ بێژین پەرستارێکێک و تووشی ڤایرۆسی کۆڕۆنایە بوویەت ناوە پارێزگەها دووکێک و خەڵکی گەلێک قەستە ئەوی پەرستاری کردە نەها ساخلامیە دووکێ گەلێک دیفچوونەوی پەرستاریت کاتن ژبەرک و گەلێک خەڵکی پارێزگەها دووکێ بێژین خەڵکێوی تاخی قەستەوی پەرستاری کرد بوو و ئەوژی تووشی ڤایرۆسی کۆڕۆنایە بووە ji bo kontrolkirinê saxlamiya parêzgeha dihûkê berdewam bizavandayek û kontrolê lê biketin. Ji bilî vayrosê koronayê rebîn mirviya zaniyariya kadî bidem li ser van stê rojên cejnê bêjî nexweşxana zarokbûnê ku li parêzgeha dihûkê çil zarok bêjîn 42 zarok peyda bûyîn van stê rojan de ku 20 wan zarokên peyda bûyî van stê rojan de kiçin 22 zarok jî jê kurin. Herwastan li ser rewşa hatnoçûnê nava parêzgeha dihûkê de wekû pêştir jî me diyar kirî ku dîv biryara wezîrê navxwe heta 12 şevê bêjîn biryara qedexekirina hatnoçûnê nava parêzgeha dihûkê de hebû ku niha hîç zalgehek nemayet nava parêzgehê de tenê li dîv biryara wezîrê navxwe hatnoçûn heta êkî şeş navbera parêzgehan de bêjîn hatîne dirêjkirin heta êkî şeş ew jî wekû dît nava parêzgeha dihûkê û gel qeza û nehiyên dewrûberên parêzgeha dihûkê jiyan astayî bûye yan jî bêjîn hatnoçûn astayî bûye li nava parêzgeha dihûkê de bele rebîn ev ew zanyarî bûn ser rewşa hatnoçûnê û herwastan rewşa saxlamiyê jî li parêzgeha dihûkê divê demek û me bû hewa diyarkirin taybetî jî rojê cejnê هاوکارمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای دوهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت دەچینە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بڕگەی وەرزشی دەبێت بڕگەی سپۆرت. ڕەوان محەممەد عەلی یا ڕەوەندی حەمەدشکۆل ماستەر لە زانستی ڕاهێنان و مامۆستا لە کۆلێجی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشەکانی زانکۆی سلێمانی. ئەمڕۆ کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتمان ئامادە کردووە بۆ کەسانی کە توانای جەستەییان کەمە و یاخود بۆ ئەو کەسانە بە تایبەتی گونجاوە کە خانمی ماڵن توانای چوونە دەرەوەیان نییە. پرۆگرامەکەمان بەم شێوەیە کە لە 8 مەشقی جیاواز پێکهاتووە هەر مەشقێک 30 سانیە بەردەوامە بین لەسەری و لە نێوان مەشقێک بۆ مەشقێکی تر 10 سانیە ڕێز وەرەگرین کە لە تاوبوونی هەر خولێک دەتوانین یەک خولەک ڕێز وەربگرین و پاشان دووبارەی بکەینەوە بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. Round 1. I've been watching you. Three, two, one, break. Three, two, one, go. Round 2. Break. Good work. 3, 2, 1, go. Round 3. Break. 3, 2, 1, go. Round 4.
Wait. I've 3, been 2, watching 1, go. Round 5. Break. The only limit is yourself. 3, 2, 1, go! Round 6. Break. 3, 2, 1, go. Round 7. بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ و تەندروست بن.